خەڵک دێت لێرە خواردنی چیژ و چون و چەور و سوێرە خوارد. Just we talk about train. چوون بۆ شاری جیاوازیە گەورەکان. زۆر سەیرە، جوانترین سروشت و پیسترین ژینگە پێکەوە دەبینی. لە 1 کیلۆمەترە هەم دەوڵەمەندترین هەم هەژارترین کەسە بینی. تەلاری هەوربڕ و خانووی چینکۆ لە تەنیشیەکان کە قسەیان لەگەڵەکەی اینجا لەو نهێنێت یەگەی وەزانی کە بۆچی کۆنتڕۆڵی جونگە هەستیارەکانی ئەم دنیایان کردووە. 9 ڕۆژ لێرە بوو، بەشی 9 ساڵ فێر بوو. مۆمبای شارێک کەوتۆتە کەناراوەکانی ڕۆژاوای هەندستانەوە. نمونەیەکی زیندوی دیاردەی تەقینەوەی دانیشتوانە. سەرەتای ساڵانی 50کان تەنیا 3 ملیۆن کەسی تیاژیا. ساڵی 2035 پێشبینی ئەکرێت دانیشتوانەکەی بگاتە 30 ملیۆن کەس. ئەبێت ژیان لەم شارەیە چۆن بێ کە دانیشتوانەکەی لە سەرووی 20 ملیۆن کەسەوە. ئەمە ماڵەکەی موکیش ئەمبانەیە. سەرمایەکەی لە سەرووی 103 ملیارد دۆلارەوەی. دەوڵەمەندترین کەسە لە هیندستان. 8ەم دەوڵەمەندترینی جیهانیشە. بە بەهای 75 ملیارد دۆلار و بەرهێنان هەیە لە وزەی خۆر و پانێڵی هەتاوی. ئیمپراتۆری سۆلار پانێڵە. باباسێکی ئەم خانوەتان بۆ بکەم. دووەم گرانترین خانووە لە جیهاندا. بەهاکەی لە سەرووی 1 ملیارد دۆلارەوەیە. 173 مەتر بەرزە و 27 نهۆم. لا مۆمبای 1596 کەسی تێدان کە داهاتیان لە سەرووی 30 ملیۆن دۆلارەوەیە. بەڵام بەگشتی داهاتی تاک لە هەندستان ساڵانە 2300 دۆلارە. واتە مانگانە زیاتر لە 190 دۆلار. بە گۆشەی 45 تەماشا دەکەین. سەدان تەلاری هەوربڕ و هۆتێلی 5 سێرەی ئەبینین کە ملیۆنێر و بلیاردێرەکان خاوەندارەتیانەکەن. بە گۆشەی 90 ڕوت وەربگێڕە گەڕەکی دەڕاوی دەبینی. 1 ملیۆن کەس لە 2 کیلۆمەتر دووجایاژی. خەڵکی ئەم گەڕەکە کار و کاسپی و خەو و خواردنیان هەل لێرەدایە. ڕۆژانە 200 ڕوپیا داهاتیان هەن. یانی داهاتی ڕۆژانیان کەمترە لە 3 دۆلار. بەڵام لێرە خەڵک 15 کاژێر کارەکەن. ڕاستە بە هەژارترین گەڕەک دائەنرێت لە ئاسیادا. بەڵام ساڵانە بە بەهای 900 ملیۆن دۆلار کاڵا و شتومەک بەرهەمەیەن. ڕێژەیە ژاری لە هەندستان زیاترە لە 25%. ئەڵێنگاری گەورەی بەردەم ئەم وڵاتە ئەو زۆری ژمارەی دانیشتوانەیەتی کە هەوڵی سنووردارکردنی نادرێت. ئێستا وڵاتە 1 ملیار و 400 ملیۆن کەسە. بەم زوانە دەبێتە یەکەم هێزی دانیشتوان پێش چین دەداتەوە. لا مۆمبای بووین کاتێک کە نرخی نەوت گەشتە سەرووی 130 دۆلار. ئەو هۆڵە بۆ هەندستانیەکان کە لە دوای ئەمریکا و چینەوە سێهەم گەورەترین بەکارهێنەری نەوتن لە جیهاندا، بۆ ئەوان کە ڕۆژانە زیاتر لە 5 ملیۆن و 500 هەزار بەرمیل نەوت هاوردەکەن بارگرانیە. لا ساڵی 2020 باهۆی دابەزینی نرخی نەوتەوە هەندستان بە بەهای 65 ملیارد دۆلار نەوتی هاوردە کردبوو. ئێستا هەڵکشاوە بۆ زیاتر لە 113 ملیارد دۆلار. کێشەکە ئەوەیە زیاتر لە 300 ملیۆن هۆکاری گواستنەوە لە هەندستان هەن.
ئەوەش پێویستی بە وزە و نەوت زۆرترەکات. بەڵام لە هەمان کاتدا هیندستان یەکێکە لە هەناردەکارە گەورەکان. ئەوە تا بەرهەمە نەوتیەکان لە سەدا 13ی کۆی هەناردەکاری ئەو وڵاتە پێک دێنێت. تەنانەت گەورەترین پاڵاوگەی نەوتی لە جیهان دەکەوێتە هیندستانەوە. لەگەڵ پرۆفیسۆرێکی بواری نەوت لە زانکۆی MIT قسەمانە کرد. ئەو ڕای وایە کە نرخەکانی نەوت لە ئاستەکانی $80 جێگیر بێت، هەم بۆ کڕیار هەم بۆ فرۆشیارانیش باشە. So the thing is, India, as you know, it is the third largest importer of oil and هەروەک دەزانین هیندستان گەورەترین هاوردەکاری نەوت و گازی سروشتیە. ئێمە نەوتی خاو هاوردە دەکەین. لە ساڵی 2021دا نزیکەی 2,500,000 تۆن گازی سروشتی شلکراومان هاوردە کردووە. ئەو وڵاتانش کە نەوت و گازی لێوە هاوردە دەکەین بریتی بوون لە سعودیە، ئیمارات، ئەبوزەبی و کۆمپانیا رووسیەکان وەک گازپرۆم. ئەمانە ئەو وڵاتانە بوون کە گازی سروشتیان هەناردەی هیندستان کردووە. بۆ شارێکی جەنجاڵی وەک مۆمبای ئەگەر گواستنەوەی گشتی نەبێت ئەوە جوڵە لە شارەکە بڕێت. اینجا ئەو شێوازی ئاژوتن و هاتوچۆیی لە شەقامەکانە ئەبینرێت هیچ ئاسایی نین. بەڵام ئەگەر واش نەبێت کەس ناتوانێت بێت و بڕوات. ئێرە شاکارێکی تەلارسازی و ئەزمونێکی سەرکەوتووی گواستنەوەی گشتیە لە هیندستان. مرۆڤ سەرسامە بێت ببینینی. ئێرە ویزگەی شەمەندەفێری ڤیکتۆریا لە مۆمبای پێڵێن چاتراپاتی لە ساڵی 1970ەوە دروست کراوە. $28 ملیۆن و کاتی تێچۆ لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە وەکو خاڵێکی مێژووی تۆمار کراوە. مۆمبای یەکێکە لە شار هەرە قەرەباڵغەکان بۆیە کەرتی گواستنەوەی گشتی بە شێوازێکی زۆر بەربڵاو بەکاردێن. ڕۆژانە 11 ملیۆن کەس لەم شارەیە گواستنەوەی گشتی بەکارێنن. ئەم هێڵە شەمەندەفەرانی کە دەیبینن ڕۆژانە 4 ملیۆن خەڵک لێرە بەکارێن کە ساڵانە کاتە 1 ملیار و زیاتر لە 500 ملیۆن کەس ساڵانە لە شاری مۆمبای هێڵی شەمەندەفێر بەکارێنن. زۆر سەیرامەیان ئەم شەمەندەفەران هەمووی ئافرەتە. یەک پیاویتیانە بەس من و کامێرامانەکە پیاوی. ئێستا ئێمە شەشینە دەرەوە. Could you speak English? Why all of women, all of train? ئەو کاتەی کە چووم ئەم وێزگەیە نەمدەزانی بۆچی ئەم شەمەندەفەرانە تەنیا ئافرەتیان تێدان. دواتر زانیم کە بۆ ئەوەی ئافرەتان گەشتێکی سەلامەتتر و ئاسانتر بکەن بە تایبەتی لە کاتە قەرەباڵغەکاندا شەمەندەفەرێکی تایبەتیان بۆ دانراوە. کێشەکە ئەوەیە ئەم شەمەندەفەرانە 3 بۆ 4 هێندەی خۆیان خەڵک هەڵەگرن. ئەوە شووا کات کە بەردەوام کارەساتی دڵتەزیان ڕوو بدات. سەرز بدەن چۆن خەڵک سەرکەوتون، هیچ مەرجێکی سەلامەتی تێدانی. چوینە شاری سینەما. زۆربەی فیلمەکان لێرە بەرهەمەهێنرێن. مۆمبای نیشتیمانی بۆلیوودە، یەکێکە لە پایتەختەکانی هونەری حەوتەم. ساڵانە زیاتر لە 1900 فیلم لە هیندستان بەرهەمەهێنرێن. هیندستان لە ڕووی ژماری بەرهەمێنانی فیلمەوە لە پلەی یەکەمدا لەسەر ئاستی وڵاتانی جیهان. ئەو دیمەنانەی لە پشمەوە دەیبینن ئەوە ستۆدیۆیەکی کراوەیە شارێکی سینەماییە دروست دەکرێت بۆ بەرهەمێنانی فیلم و زنجیرە دراما. مۆمبای سەرەکیترین ناوەندی بەرهەمێنانی فیلمە لە هیندستان. لەم شارە زیاتر لە 80 هۆڵی
سینەما هەیە بۆهۆی ڕێشونەکانی کۆرۆناوە داخرابوون لە مانگی سێواتە لە مانگی ئادارەوە کراونەتەوە و بۆهۆی کۆرۆناوە تەنیا بۆلیوود خۆی 400 میلیۆن دلار زیانی بەرکەوتووە هەروە تۆلیدیش 100 میلیۆن دلار واتە بەس بۆ دوانە زیاتر لە 500 میلیۆن دلار زیانان بەرکەوتەوە لە کاتێکدا کە 10 براند و ستۆدیۆی سینەمایی هەیە کە دانەیشان بۆلیوودە. ئەوەی کە حەزەکەم باسی کەم ئەوەیە کە داهاتی فیلم هەروە سینەما لە هەندستان ساڵانە 2 ملیار و 700 میلیۆن دلارە لە سەدا 12 داهاتی فیلمەکات لە جیهاندا. فیلمی هندی بە شێوازێکی سەرەکی بە 3 زمان بەرەمهێنرێت لە سەدا 44 فیلمەکان هندین بە زمانی هندیە لە سەدا 13 تۆلۆگۆ لە سەدا 13شی بە زمانی تامیلە و فیلمی هندی لە 90 وڵاتی جیهاندا بینەری هەیە. ئەمە ماڵی ئەمیتا باچاچانە ئەکتێری بە نێوبانگی بۆلیوود و جیهانی لە زیاتر لە 175 فیلمدا ڕۆڵی بینیوە. 38 ساڵە ئەم ئەکتەرە هەموو ڕۆژانێکی یەکشەممە لە نێوان کاژێر 5 بۆ 7 ئێوارە دێتە بەردەم ماڵەکەی تەنیا بۆ ماوەی 2 خولەک سەلام لە هەوادارانی ئەکات. بەڵام بۆی کۆرۆناوە لە ساڵی 2020ەوە ئەم ڕێوڕسمە بەڕێوە ناچێت. ئەو تویتێکی کرد و پێی گوتن تکایە ئیدی لە بەردەم ماڵەکەم کۆمە بنەوە من نایەمە دەرەوە. یەکێک لە خەسڵەتە دیارەکانی مۆمبای خواردنی سەرشەقام. 101 جۆر خواردنی سەرشەقام هەن. بەگشتی خواردنەکان مەرجی سەلامەتی و تەندروستیان تێدا نین بەڵام هەندێکیشان بەتامن. نرخیشان لە حەق بە خەڵک و بازار و ئەوانەی دەهاتیان کەمە گونجاوە. ئەم برنجە هێندە تون و تیش کراوە ئەوەندە بەهاراتی تێکراوە هەر لە دوورەوە هەز بە تونی و تیژەکەیەکەی. لە خواردنەکانیش تەنیا کەیفم بەم شیرینیە هات. سار دەستیمێکی پێوەیە ئەمە لە گەڵای دارێکە نایپانە لە ناوە هاڕاوی شەکریتیایە گوێزند اینجا چەرەسات لەگەڵ ئەو بەشە سوورەی کە هەیە ئەوە میوەیە گێلاسە 2 4 6 نوعی هەیە نرخیان جیاوازە ئەمە شیرینیە لەوانی کە گرانترە ینی نزیکەی بە 60 ڕوپەیە 60 بۆ 50 ڕوپەیە میش ڕاستەکەی تامی زۆر خۆشە ئەوە گەڵاکانێتی ئەمە لە شوێنی کە بە کواڵەتی زۆر بەرزترە فرۆشێ تاوەکو 1000 ڕوپێ شەڕوان ئەوەی کە چواردەورەکەی بۆ نمونەوەکو هەندێک زۆری خۆراک کەفەرەکرێ بە زی و یا بە زێر لەگەڵ زێر ڕاخورێت و چۆن لە جۆرەکانی ستەیک و پیزا و دۆ درمەکانە هەیە لەمەشا هەیە بەڵام ئەویان لە شوێنە گرانبەها و لاکشریەکانە ئەمە ئێرەش کەیە کە منەی خۆم بەم جۆرەیە کە نرخەکەی باسم کردوەکان. بە ئۆتۆمبیل بەڕێکەوتین بۆ شاری پونە بە دووری 150 کیلۆمەتر دەکەوێتە باشووری خۆرهەڵاتی مۆمبای. پونە بچووکترە لە مۆمبای دانیشتوانەکەی نزیکی 7 میلیۆن کەسن. شارێکی ئارامترە هەم هەواکەشی پاکترە. خەڵکی ئێرە داهاتیان زیاترە بۆیە باج زیاترە دەن هەر بۆیە کاڵاو شتومەکیش کەمێک گرانترە لە شارەکانی دیکە. چوینەیەکێک لە زانکۆکانی ئەو شارە کە سەدان خوێنکاری بیانی لە وڵاتانی دیکەوە هاتوون لێرە ئەخوێن. یەکێک لەو کەرتانەی کە داهات بۆ هەندستان ڕاکێشێت خوێندنی باڵایە.
پونە هەروەک ئاگادارن نازناوی ئۆکسفۆردی ڕۆژهەڵاتی لەسەردانراوە نەک تەنیا پێشەنگی پەروەردەیە لە هەندستان بەڵکو هاوکات سەرپەلی پەروەردەی ڕۆژهەڵاتی ئاسیاشە ئێمە نزیکەی 150 دامەزراوەی پەروەردەییمان هەن زۆربیان خاوەنی نازناوی جیهانین پونە هەروەها بە ئاسانترین و سەلامەترین شار پێناسەکراوە بۆ ژیان ناوچەیەکی دوورەدەستیش نییە اینجا ئافرەتانیش بە ئاسانی دەتوانن لە شەواندا بگەڕێن و لە هەموو شوێنێکی شارەکەدا دەسوڕێنەوە لەگەڵەوەشدا کوالیتی پەروەردە زۆر بەرزە لە بوارەکانی وەگەندازیاری پزیشکی دەرمانسازی و بازرگانی و بەڕێوەبردن دەتوانیت لە یەک کاتدا ئەمانە بدۆزیتەوە هەروەها خەرجی ڕۆژانە بۆ کەسانی بیانی کەمە بۆیە خوێندن هەرزان دەکەوێت ئەمانەوە هۆکارانن کە ئێرەیان کردوتە ئۆکسفۆردی ڕۆژهەڵات لە هەندستان 4 سنتەری تەکنۆلۆژیا و زانیاری هەن ئەوانیش لە دلهی بانگلۆر مۆمبای هەروەها پونە ئێرەیەکێکە لە دیارترین ناوەندە بازرگانەکانی هەندستان بارەگا و ئۆفیسی دەیان کۆمپانیا و گەورە بانکی جیهانی لێرە ئێستا من لە یەکێکم لە گەورەترین سنتەرە بازرگانەکانی هەندستان لە شاری پونە 3 ناوەندی گەورەی بازرگانی هەن کە یەکێکیان ئەمەیە ئەم ناوەندیان ئەم سنتەریان تایبەتە بە کۆمپانەکانی تەکنۆلۆژیا و زانیاری لە هەندستان 4 سنتەری گەورەی تەکنۆلۆژیا و زانیاری هەن کە دانێکیان دەکەوێتە شاری پونەوە ئەمەی ئێرە دەیان و سەدان گەورە کۆمپانیا و بانک و خزمەتگوزاری تەکنۆلۆژیایی تێدایە سێکتەری تەکنۆلۆژیا و زانیاری لە هەندستانیشێکە لە چالاکترین سێکتەرەکان داهاتێکی ئەجگار زۆری هەیە لە سەدا هەشتی کۆی بەرهەمی ناوخۆی هەندستان پێکەێنێت داهاتی ساڵانەی نزیکە بێتەوە لە 200 ملیار دلار کە 45 ملیار دلاری ناوخۆی وڵاتەکەدا سەرمایه‌گوزاری پێکرێت 150 ملیار دلاریشی هەناردەی وڵاتانی جیهانەکرێت 4 ملیۆن و 500 هزار کەس لە سێکتەری تەکنۆلۆژیادا لە هەندستانە سەرمایه‌گوزاریەکەن ئەم سێکتەرە لەم وڵاتەدا لە ساڵی 2022دا بە بەهای 105 ملیار دلار سەرمایه‌گوزاری تیاکرێت و بڕیار وایە ساڵی داهاتوو بەرز بێتەوە بۆ 111 ملیار دلار ئەم سنتەری و ئەم شاری کە بۆتانی باسەکەم بڕیار وایە لە ئەم ساڵدا یەکێک لە گەورە کۆمپانیەکانی دنیا کۆمپانیای گوگڵ دێت لێرە ناوەندێکی گەورە دەکاتەوە. ئەمەش بڵۆگەرێکە مارێکی ژێراوی گرتو بەدەستیەوە بەمار ئەمان ترسێنێت अरे याला नाही रे सट्ट्याला सट्ट्याला सट्टा हा सट्टे आपला साप साप नाही गिरगिट रे गिरगिटला आपल्याला पण नाही माहिती गिरगिटला काय म्हणतात आपण دوازدە سەدە لەمەوبەر بەشێک لە زەردەشتەکان بە هۆی فراوانخوازی و فتوحاتەکانی ئیسلامەوە شوێنی خۆیان لە ئێران جێهێشتووە و چوونەتە هەندستان لە هەموو هەندستان 100,000 کەس دەبن بەڵام زۆرینەیان لەم شارە ڕاستە ژمارەیان زۆر نییە بەڵام هێزێکی کاریگەرن جەمشید تاتە بە باوکی پیشەسازی هەندستان دانرێت کەسایەتێکی نێوداری زەردەشتیەکانە لە سەدەی 19م کارگەیەکی گەورەی دامەزراندووە تاوەکو ئێستاش گروپی تاتا لە وڵاتە بەردەوامە لە کارکردن کۆی سامانی گروپەکە ئاگاتە 280 ملیار دلار لە بنەڕەتدا زەردەشتیەکان یان پارسیەکان سەردەمانێک لە مەوەر لە ئێران هاتوون چی ڕوویدا؟ ئەوان لە ئێران دەرکران بە بەلەمێکی بچوو کۆچیان کرد ئاگرێکی بچووکیان هەڵگرتە بوو ئەوان لە کەنارە ئاویەکانی ویلایەتی مەهاراشترا دابەزین ببوورە ویلایەتی گوجارات لەوێ شارێکی بچووکیان بۆ خۆیان دروست کرد لە ویلایەتی گوجاراتیش ئەوان کۆچیان کرد بۆ مۆمبای
دەبێت بڵێم کۆمەلگای پاریسی کۆمەلگایەکی بچووکن بەڵام دەستکەوتی زۆریان هەبوون لە قۆناغێکدا ئەوان خاوەنی لە سەدا 30 مۆمبای بوون بە تایبەتی خاوەنی زەوی و کارگە بوون ئاوی گەورەمان هەن وەک گروپی تاتا گۆدریجەکان و هەروەها پونەواڵاس ئەوان شارێکیان دامەزران کە دواتر بوو بە پایتەختی ئابووری یەکێک لە گەورەترین هێزە ئابووریەکانی جیهان. دامەزرێنەری شارێکن کە ئێستا 21 ملیۆن کەسی تێدا. ئەوەی سەدان ساڵ لەمەوبەر ڕوویداوە. ئێستش لەسەر شەقامەکان، لە ماڵەکان، لە پەرزگاکان ئەبینرێن. بۆ ئەوەی بزانین سەدەیەک لەمەوبەر لە هەندستان خەڵک چی خواردووە؟ چیان لەبەر کردووە؟ دابوونەری چۆن بووە؟ زۆر پێویست بەوە نییە لە کەسێکی بەتەمەن بپرسیت. یان ڕفەی کتێبخانەکانی بۆ بگەڕێیت.